والله من دوکانم نییە وە کەسیشیانە ناناسم بەڵام هەمویان برای ئێمە ئاواکە لەیان قەوماوە ئێمە خەڵکی سلێمانی بەوە ناسراوە شاری هەڵمەت و قوربانی ئەبێ بەڕاستی خەڵک خۆی هاوکاریان بێ یعنی بۆ نمونە چی تێچێ ئەم جومعەیە لەخوا بەزیا بێ چی زۆرە نام مزگەوت زۆرە هەزارها مزگەوت لەم شارە هەیە با لەوە لە ڕێگەی ئەوقافی ئیسلێمانیەوە بە مەلاکان بوترێ لێ ئەم جومعەیە بە خەڵک بوترێ بەپێی توانای خۆی هاوکاری بکرێ چەندەها مزگەوتی ئەوە باشترە کە چاوەڕوانی حکوومەتکەن بەڕاستی حکوومەت قەرەبشیان کە بڵێ بۆ ڕێژێ نایکە کەمان ئیسفادی لێ بکەن ئەوە تا بەخۆ دەزانین 3 مانگ لەوە پێش تامیریان کرد ئێستا سێریگە چی دەهاتووە وەڵای هەر ڕەفیقێکم لە دوکانی لە فەوشتیە بۆ ئەوانیش خۆدەی چەنی لێکەوتووە وەڵای نازانم بەس من هاتم وتم زانم ئەی بینم لێرەی تر ئەوە بوو نەمبینی بەس ئەو ڕێگەی منەڵم زۆر باشە چەندها سیارە سوتاوە لەسەر جادە خەڵک لەو شوێنە پارەی کۆ کردوتەوە سیارەکە ئێستا کابرا کڕیوێتیەوە ئەوانەشی پاریان ناوە هیچ پیانەوەی نەبووی هەر بە خۆیانن بگرە کابرای کە سارەکەی سوتاوە ئێستا بە خۆی ژیانێکی خۆی هێو سارەکەی لە ژێرە بەڵامەوەی کە پارەکەی یاوە 2000 بووە 5000 بووە یعنی بۆ ئەو هیچ نەبووە بۆی ئەو ڕێگای من ێڵێن بەڕاستی ئەلەم جومعەیە حەقە بکرێ زۆر 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 زەرورە